سازهێرش کە لە ناو منداڵاندا بە دادەسازی ناسراوە ئێستا بۆتە یەکێک لە ڕوخسارە هەرە خۆشەویستەکانی ناو شاشەی یوتیوب. ئەو با زمانێکی شیرین و پرۆگرامێکی کوردی ڕەسەن منداڵانی لە سەیری ڤیدیۆ بیانەکان دوورخستۆتەوە و فێری بنەماکانی ژیان و زمانی دایکیان دەکات. دادەساز کە مامۆستای سەرەکی ڤیدیۆکانە بە 1964 ڕاگەیان کاردانەوەی منداڵان بۆ ڤیدیۆکان لە چاوەڕوانی ئەوان زیاتر بووە. کاردانەوەکان زۆر جوانن کاتێک منداڵان لە شوێنە گشتەکان دەمێننەوە ڕادەکەن و باوشم پیا دەکەن. ئەوەی دڵخۆشم دەکاتەوەیە بە قسەم دەکەن. بە تایبەت کاتێک ڕێنماییان دەکەم لە خواردنەوە گازیەکان دوور بکەونەوە. دایکان و باوکان دەڵێن تەنیا بە قسەی تۆ وازیان لێهێناوە. ڤیدیۆکانی ئەم چەناڵە تەنیا بۆ کات بەسەربردن نین. ساز دەڵێت چونکە بابەتەکە هەستیارە پێش بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆیەک ڕاوێژ بە پسپۆڕانی منداڵان و شارەزایان دەکەین. ئێستا نەک تەنیا منداڵان گەورەکانیش بینەری پرۆگرامەکەن.